بەڕێوەبەراتی گشتی تەندروستی سلێمانی لەسەر ڕێخستنی نرخی دەرمان لەگەڵ بەشێک لە دەرمانخانەکان و سەندیکای دەرمانسازان کۆبوویەوە. لە کۆبوونەوەکەدا بڕیاری پێکهێنانی لیژنەیەک درا بۆ چاودێری دەرمان و نێشتنی بۆنەسی ئەو کۆمپانیانەی بەو جۆرە دەرمان دەدەن بە کۆگاکانی دەرمان. پلانێکماندانا بۆ ئەوەی کە سعری دەرمان بە تایبەتی ئەو دەرمانانەی کە ژیانی خەڵکی لەسەر بەندە هەوڵ بدەین ئەو سعرانە داگرین لەم قەیرانە داراییە و لەلایەکی تریشەوە ئەو دیاردەیی کە هەموو خەڵک لی بێزارە کە سعر لە شوێنێک نوعێکە لە سەیدەلیەک نوعێکە و لە سەیدەلیەکی تر بە سعرێکی ترەکە تا ئێستا نەمانتوانی وەکو پێویستی چی لەسەر بکەین بە پلانێک هەوڵمانداوە کە ئیش لەسەر ئەم دوو شتە بکەین. پلانەکەشمان ئەوەیە یەکێک لەو خاڵانە دیاردەیەک هەیە لە ناو شەریکات و مەتخەرەکان پێی دەڵێن دیاردەی بۆنەس. ئەم دیاردەیە چییە؟ کابرای شەریکە دەرمانێکەدا بە مەتخەرێک مەسەلەن 100 پارچەیە داتێ 30 پارچەی بە هەدیە دەداتێ 30 پارچەی بە هەدیە دەداتێ. ئەمە وای کردووە کە کابرای سەرمایەداری خاوەنی شەریکەکە لە بیدایەتەوە تۆزێ بێمنەت بێ و دەرمانەکە بەو سیعرە بێنێ کە خۆی دایناوە. نرخی دەرمان لە دەرمانخانەیەکەوە بۆ دەرمانخانەیەکی تر جیاوازە. لە ئێستاشدا بەهۆی قەیرانی داراییەوە خەڵکێکی زۆر هەیە ناتوانن دەرمان بکڕن، بۆیە وا بە باش دەزانرێت لە جێگەی داشکانی دەرمان بۆ کۆگاکانی دەرمان نرخی دەرمان بۆ خەڵک دابشکێندرێت. سەندیکای دەرمانسازانی سلێمانیش دەڵێت هەنگاوێکی باشە و پێویستە ڕێگری لەو کۆگایانەش بکرێت کە لە بەرامبەر ساختنەوەی دەرمانەکانیان دکتۆرەکان دەنێرن بۆ سەفەر، واتە ئەو دکتۆرەی دەرمانیان لێ بکرێت کۆمپیوتەر و لاپتۆپ و سەفەری دەرەوەیان بۆ دەکەن بە ئۆفەر. ئەو لیجانانەی کە دروست ئەکرێت بۆ چاودێریکردنی بازاری دەرمان هەر هەنووکەییە بە شێوەیەکی سەریع و خێرا لیژنەیەک دروست ئەکرێت ئەکوتنە سەر چەند کۆگایەکی دەرمان یاخود کۆمپانیایەکی دەرمان و دوای ئەوە وردە سارد ئەبنەوە لیجانەکان و هیچ دەرئەنجامێکی نابێت. ئەوەیە موشکیلەی ئێمە. سەندیکای دەرمانسازانی سلێمانی دەڵێت تا ئێستا چاودێری ور نییە بخرێتە سەر ئەو کۆمپانیا و کۆگایانەی کە دەرمان دەهێن و بڵاوی دەکەنەوە و زۆر جار یاری بە نرخ دەکرێت بە جۆرێک هەر کۆگا و دەرمانخانەیەک بە نرخێک دەرمان دەفرۆشێت. ڕایمێر عوسمان، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.